کریستینا زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامە تایبەتە. ڕەنگەم پرسیار بە تۆ پرسیارێکی تکراری بێ، بەڵام بۆچی بابەتی کورد ئێمە لە وڵاتە سایممان هەیە کە خۆیان کەمایەتیەکن و وەک خۆشیان دەڵێن زوڵمی زۆریان لێ بووە لە بواری ئاینی و کولتوری و سیاسیەوە، بەڵام بەڕێزت ماوەیەکی زۆرە تیشک خستۆ سەر بابەتی کورد. بۆچی کورد؟ ئەمە چیرۆکێکی درێژە و ئەم پرسیارەش زۆر جار لە من دەکرێت. نزیک بە 20 ساڵ زیاتر لەوە پێش من سەرقاڵی نووسینی تێزی ماستەرەکەم بووم سەبارەت بە پەنابەرانی ژن لە فینلاند و بەڕێکەوت ژنانی کوردم بۆ لێکۆڵینەوەکەم هەڵبژارد. لەو کاتێدا هیچم سەبارەت بە کورد نەدەزانی. بۆ تێزەکەم ساڵی 1997 بۆ یەکەم جار سەفەرم کردە باکووری کوردستان و دیتم شەڕ لەوێ لە ئارادایە، بەڵام میدیا سەرەکیەکان لە فینلاند و وڵاتانی ئەوروپی هیچ هەواڵێکیان لەو بارەیەوە نەبوو. ئەوە پرسیاری بۆ دروست کردم و هەر بوویەش دوای ماستێرەکەم کاتێک بڕیارمدا دکتۆراکەشم بخوێنم دیسان سەبارەت بە پرسی کورد تێزم نووسی و دواتریش چەند کتێبێکم لەو پەیوەندێدا نووسی و هەنگاو بە هەنگاو چوومە پێشێ بەهۆی ئەوەی بابەتی کورد بەلامەوە زۆر سرنجڕاکێش بوو. کەواتە تایبەتمەندی لە کوردبوو نابوو کە سەرنجی توێ ڕاکێشا و بوو هۆی ئەوە کە تۆ لەو بارەوە ئاوا زیاتر کار بکەیت. لە ڕاستی داوا بوو بۆ وێنە نووسینی کتێبەکەم لەسەر کۆمەڵکوژی کورد دەگەڕێتەوە بۆ یەکەم سەفەرم بۆ باشووری کوردستان لە ساڵی 2010دا. کە باشوورم بینی هەستم کرد هەلومەرجەکە لەوێ زۆر هاوشێوەی باکووری کوردستانە کە گەلی کورد لەوێ بۆ چەندین دەیە سەرکوت کراون، لیان کوژراوە و تەنانەت کۆمەڵکوژی کراون و هەر بۆیەش کاتێک لە سەفەرەکەم گەڕامەوە دەستم کرد بە خوێندنەوە لەسەری و گەڕان بە شوێن زانیاریەکان لەو پەیوەندێدا تا تێبگەم چی ڕوویدا بوو. لەو کاتەدا بوو کە دیتم هیچ کتێبێکی زانستی لەو بارەیەوە نەنووسراوە و هەستم کرد دەبێت من لەسەری بنووسم. ئێستاش خەریکم لەسەر کەرکوو کتێب دەنووسم. ئەوەندەی من دەزانم هیچ کتێبێک بە زمانی ئینگلیزی سەبارەت بە مێژووی کەرکووک و بە ڕەوش و هەڵکەوتەی نەتەوەیی ئێستای کەرکووک لەبەردەستدانە، هەر بۆیەش هەستم کرد دەبێت لەم بارەیەوە بنووسم. وایە کاتێکە دەڵێیت تۆ دیت کە هیچ کتێبێکی تایبەت بە کورد بەو شێوازە کە پێویستە با بڵێن لە سەرچاوە ئینگلیسیەکانان نییە، کەواتە تۆ بڕیارتدا کە بە شێوازێکی ئەکادمی سەبارەت بە کورد کار بکەی بۆ ئەوە کە سەرچاوێکی دروستکەی بۆ ئەوانەی کە دوای تۆ کای لێکۆڵینەوە دەکەن، وایە؟ دەزانی من وەک ڕۆژنامەوانیش کار دەکەم. ماسترم هەم لە ڕۆژنامەوانیدا هەیە و هەم لە کۆمەڵناسیدا. بۆیە بەکاری ڕۆژنامەوانی ژیانم بەڕێوە دەبەمە و دەتوانم کاتی زیادەی خۆم تەرخان بکەم بۆ کتێب نووسین. بۆ من نووسین سەبارەت بە پرسی کورد هەم گرینگە و هەمیش سرنجڕاکێش. هەز دەکەم من گەواهیدەری زەمانێکم لە بواری مێژوویەوە زۆر گرنگە، واتە هاوکات لەگەڵەوەی زانیاری بە خەڵکی تر دەدەم، ئەم بابەتە بۆ خۆشم زۆر هاندەرە. ئەو وەختە تێزی دکتۆراکەت چی بوو کریستینە، سەبارەت بە چی بوو؟ نێوی تێزی دکتۆراکەی من شەڕی نەبینراوە لە باکووری کوردستانە. من لە کتێبەکەدا سەبارەت بە دەربەدەرکردنی خەڵک و لە نێوبردن و خاپوورکردنی گوندەکانی کوردستان لە تورکیا لە نەوەدەکاندا قسە دەکەم. لەو کاتەدا 1 ملیۆن کورد لە ناو تورکیادا بێجێگا و ئاوارە کرابوون و تورکیاژ ڕێگەی نەدەدا بە خاچی سووری نێونەتەوەیی یان ڕێکخراوەکانی مرۆڤ دۆستی تر هیچ چەشنە یارمەتێکی مرۆڤ دۆستانە بەو ئاوارانە بگەێنن. لە دەرەنجامی ئەو ڕەوشەدا منداڵان لەوێ دەمردن، هەروەک ئەو منداڵانەی لە ئەفریقا بەهۆی برسێتی و کەم و کوڕی خواردن دەمردن. لەوێ شەڕ لە ئارادا بوو، شەڕەکی شاراوە. وە بەگشتی بەسەرێکەوە چەند ساڵ لە هەمی کوردستان ژیاوی؟ نزیک بە 3 ساڵ لەوێ ژیام لە سەرەتاکانی 2009 تا 2012. لە سەرەتادا لە زانکۆی سەلاحەدین و دواتر لە زانکۆی سلێمانی وانەم دەوتەوە و لەسەر کتێبەکانیشم کارم دەکرد. کریستینا وتت کە ساڵی 97 بۆ یەکەم جار سەردانی کوردستانی تورکیت کردووە و 2009 بۆ یەکەم جار هەرمی کوردستانت دیوە. ئەگەر ئەو کاتت وە بیر بێت گرنگترین جیاوازیەک کە لە بینی ئەو دوو پارچەی کوردستانی چی بوو؟ من تا ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان و ڕۆژاوای کوردستان نەبووم، بەڵام 12 جار چوومەتە کوردستانی باکوور، واتە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا کە دەکاتە کوردستانی تورکیا. لەوێ پۆلیس و هێزی سەربازی زۆر لەسەر شەقامەکان و لە نێو شار دەبینرێن.
بەو ئەزموونەوە کاتێک بۆ یەکەم جار گەشتمە هەولێر بە دیتنی پۆلیس و سەربازەکی زۆر یەکجار زۆر ترسام. بەڵام هەڵسوکەوتی ئەوان بە پێچەوانەی پۆلیس لە تورکیایە زۆر دۆستانە بوو و زانیم ئەوان دوژمن نین. ئەلبەت هێندە کاتم پێویست بوو بۆ ئەوەی بەوە بزانم و هەست بە ئاسایش بکەم. ئەمەش هەستێک بوو کە خەڵک و گەشتیاری تری بیانیش ئەزمونیان کردبوو. ئەمە کاردانەوەی سەرەتایی من بوو، بەڵام زۆر شتی تر لە هەردوو پارچە هاوشێوەیە. بە تایبەت خەڵکەکە لە هەردوو پارچە زۆر مهرەبانن. خەڵکی کورد بەگشتی زۆر هەڵسوکەوتی دۆستانەیان هەیە و ڕێزی زۆری میوان و خەڵکی بیانی دەگرن و لە باشووری کوردستان ڕەنگە ئەمە زیاتریش بێت. بەڵام ئەگەر بمەوێت باشوور لەگەڵ باکووری کوردستان بەراورد بکەم، ئەوەی بۆ من مای سەرسوڕمان بوو ئەوە بوو کە لە باکووری کوردستان لە بواری کەلتور و خواردنەکان و عادەتەکان فرەڕەنجی خۆجەیی زۆر دەبینرێت. بەڵام لە باشووری کوردستان بەتایبەت لە بواری خواردندا ئەم ڕەنگا و ڕەنجیە نابینرێت. و خواردن لە هەموو شوێنێکی باشوور زۆر هاوشێوەیە، لە دهۆکەوە بۆ کەلار تا هەڵەبجە. جۆری خواردنەکان و تەنانەت تامیشیان وەگیەکە. دیارە هەموو شتێکیش هاوردە دەکرێت و چیتر بەرهەمی خۆجەیی بوونیان نییە. بەڵام لە باکووری کوردستان لە ئامێدیەوە تا ماردین کە تەنیا بە کاتژمێرێک لێخوڕین لە یەک دوورن بەگشتی جۆری خواردن دەگۆڕدرێت. لە بواری کەلتوری شێوە پێم وایە کەلتوری باکووری کوردستان زۆر دەوڵەمەندترە. لە باشووری کوردستان سەدام نەتەنیا دەیان هەزار هاوڵاتی کوردی بە کۆمەڵ کوشت، بەڵکو بە لە نێوبردننی کشت و کاڵ و گوندەکانیش نەریتەکان و کەلتوری پەیوەست بەو جۆرە ژیانەشی لەناوبرد. لە هەمان کاتدا لە پەیوەندی لەگەڵ کەلتوری خواردن شتێکی زۆر سرنجڕاشێشم لە باشووری کوردستان دی. خەڵکانی هەژار و دەوڵەمەند جۆری خواردنیان جیاواز نییە، هەمان دۆڵما، هەمان بریانی و هەمان قەیسی. ڕەنگە لایەنێک میوەی زیاتری بێت، بەڵام بە هەمان تامەوە. کەواتە ئاکامی جەنۆساید تەنیا کوشتنی کەسەکان نەبوو، کەسایەتیەکانیش کوژران، واتە شۆناس و تایبەتمەندیەکانی نەتەوەیەک کە بە جۆرێ دەکوترێن نەتەوەکان کۆی ڕەنگا و ڕەنگیەکن لەو کەسانەی کە خۆیان بە شێوازێک تاریف دەکەن. ئەوەش لە بینچوو لە هەرێمی کوردستانە، یعنی جەنۆساید فقط بنیامی نەکوشت، کولتور و تایبەتمەندی بنیامەکانیش کوشت. ڕاستە؟ جەنۆسایدی کورد دەبێت وەک ڕووداوێکی گەورەتر لە کۆمەڵکوژی ببینرێت. جەنۆسایدی کورد تەنیا کوژرانی ئەو کۆمەڵە خەڵکە نییە مانجی 4 ساڵی 1970 بە کۆمەڵ کوژران و هەروە ئەو خەڵکە زۆرەی لە جەنۆسایددا زیندوو ماون، بەڵام دوای ئەوە بەهۆی ئازارەکانی دەرەنجامی جەنۆسایدەوە مردن. جەنۆساید لە ڕاستیدا لە نێوچوونی شێوازێکە لە ژیان. دەزانی گوندەکان و خەڵکی گوندنشین هەموو پێداویستەکانی خۆیان بەرهەم دەهێنا بۆ ژیان و هاوانەوە لە سەرپێی خۆیان بوون. ئەمە لە ئاستەکی بەرچاودا لە نێوچوو. من پێم وایە کەلتوری نەریتی گوندنشینەکان و ئاژەڵداران زۆر تایبەتمەندی و توانای هەبووە، بەڵام نەوەی نوێ کە لە کەمپەکاندا لە پەراوێز و کەناری شارەکان گەورە بوون، ئەو لێهاتووەی باری باویان نییە و سیستمی پەروەردە و قوتابخانەکان ئەو ئەندازە لێهاتووەی پێ نەداون کە لە جیهانی مۆدرندا بتوانن بەرهەمهێنەر و خوڵقێنەر بن. زۆر دڵگران بووم بەوەی زۆر جار دیومە ئەوەی نەوەی نوێ ڕێز لە شێوازی باری باوی ژیانی گەلی کورد ناگرێت. بەگشتی پێشتر گەلی کورد لێرە بەرهەمهێنەر بوون و ئێستا تەنیا بەکارهێنەرن لە زۆر بواراندا. با بە خێرایی چاوێ بکەین لە لیستی ئەو کتێبانی کە بڵاوت کردەوە. یەکەم کتێب کە میسا دەبینم کتێبێک کە ساڵی 2000 بڵاو بووەتەوە بە نێوی چای لە کوردستان. ناوەڕ کتێبەکە چییە؟ کتێبی چای لە کوردستان یەکەم کتێبی منە و کۆمەڵە کوردە چیرۆک سەبارەت بە ئەزموونەکان و بەسەرهاتەکانی خۆم لە کوردستان دەگرێتە خۆی. هاوکات لەگەڵەوەی تێزی دکتۆراکەم دەنووسی کە کتێبێکی ئاکادمیە، کتێبی گەشتکردن بۆ تورکیاشم نووسی. دوای ئەوەش کتێبی سەرهەڵدانی کورد لەوانم نووسی کە بە پێی وەقایع نووسراوە و باسی هێندێک ڕووداو دەکات کە بەڕاستی ڕوویان داوە، بەڵام ناتوانین بڵێن کتێبێکی ئاکادمیە. دوای ئەمانەش کتێبی ڕێگەی هونەری لە ناوچەی شەردایە کە بۆ من زۆر تایبەتە. بۆ ئەوانەی ئەمایان ئەزمون کردووە واتە بۆ کوردەکان زۆر ئەزمونێکی ترسناک بووە، بەڵام بۆ منیش نووسینەکەی زۆر دژوار بوو و زۆر جار هیلاک دەبووم و تووشی خەمۆکی دەبووم. من لەم کتێبەدا هەوڵم داوە لێکی بدەمەوە چۆن دەتوانیت سەبارەت بە ئەزموونی ئازاری ترسناک و ناخۆش بنووسیت و هاوکات خۆشت شتێکی لێفێر بیت. کتێبەکەی ترکێت لەگەڵ بەڕێز وڵاتنهێنەری نووسیتان، کتێبی
ئاخۆ کوردستان دەبێتە سربەخۆ وەک ناوەرۆک پێشبینی ئەوە بوو کوردستان دەتوانێت بێتە وڵاتێکی سربەخۆ یا ئەگەر ناتوانێت گرفتەکان چییە؟ دەزانی کێشەی کورد ئەوەیە کە یەکگرتو نین. ئەگەر کورد ڕێگایەک بۆ هاوکاری هاوپەیمانی لەگەڵ یەکتر بدۆزنەوە ئەو کات زۆر بەهێز دەبن. دەزانم بۆ گەیشتن بەو هاوپەیمانیە کێشەی زۆر هەیە. لەم کتێبەدا وڵات نەهری بەشێکی نووسیوە سەبارەت بەوەی کە ئەگەر کوردستان سربەخۆ بێت چۆن وڵاتێک دەبێت. لەوانە لە بواری ڕێکخراوەیی و قەوارەی سیاسیەوە. وڵات نەهری دەڵێت کوردستانی سربەخۆ وەک وڵاتی ئیماراتی یەکگرتووی عەرەبی دەچێت. واتە دەتوانیت کوردستان لە 4 ئیمارات یان 4 دەوڵەتی یەکگرتوو پێک بێت کە پێکەوە هاوپەیمانی دەبەستن و وڵاتێک پێک دێنن. بەڵام هاوکات هەر 4 پارچەکە لە نێو خۆیاندا جۆرێک ئۆتۆنۆمی و بەڕێوەبەراتی خۆسەریان هەیە. هاوکات ئەوەشمان لەبیر نەچێت کە کورد لە دەوروپشتی خۆیاندا چەندین دراوسەی زۆر بەهێزیان هەیە. کەواتە ڕەنگە بتوانین بڵێن گەورەترین کێشەی کورد بۆ سربەخۆبوونی دژایەتی دراوسەکانێتی لەگەڵ ئەو بابەتە. دەزانی هاوکات زۆر جار ئەوە دەبیستین کە کورد چوارەمین نەتەوەی گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەڵام ئەگەر چاو لە پێکهاتەی نەتەوەی لە 2 وڵاتی ئێران و تورکیادا بکەین دەبینین کە بەڕێژە ڕەنگە کورد هەر ئەو ئەندازە بن کە تورک و فارسمان لەو 2 وڵاتەدا هەیە. پێش بچین سەر کتێبێک کە بڕیار وایە ساڵ بڵای بکەنەوە لەسەر کەرکووک بچینەوە سەر باسی کتێبی کورد نەتەوەی جینۆسایدەکان. لە کتێبەکەدا وەک من چاوم لێ کردووە ئاماژە دراوە بەو تاوانکارانە بەرامبەر بە کورد کراوە ئەو جینۆسایدەکان کورد ئەزموونی کردووە لە تورکیا و لە عێراقدا. بەڵام سەبارەت بە شێوازێک وەک هەندێک لە پسپۆران دەڵێن جینۆسایدی کولتوری لە سووریا بە شێوازێک زۆر بەرچاو و بە شێوازێکی نەرمتر لە ئێراندا هیچ باسی کتێبەکەدا نییە. ئەمە هۆکاری چییە و چەند گرنگە ئەم جینۆسایدە کولتورە بە ڕای ئێوە؟ ئەوەش بابەتێکی گرنگە بۆ نووسین، بەڵام بۆ لێکۆڵینەوە سەبارەت بە جێنۆساید کە بابەتێکی زۆر بەربڵاوە کاری زۆر پێویستە. من هیوادارم کەسێک کار لەسەر ئەم بوارەی جێنۆسایدی کورد بکات. کاتێک من لە باشووری کوردستان بووم ئەو بیرۆکەیەم هێنایە ئاراوە کە کوردستان پێویستی بە ناوەندێکی لێکۆڵینەوەی ئاکادمیە بۆ لێکۆڵینەوە خوێندنەوەی زانستی جێنۆساید. زانکۆکانی کوردستان بۆ لێکۆڵینەوە نین، تەنیا بۆ بارهێنانی بیرۆکرات و مامۆستایە بۆ بەڕێوەبردننی وڵات. بەرپرسانی دەسەڵاتی هەرێمی کوردستان دەیانەوێت ئەنفال لە ناو کۆمەلگای جیهانیدا وەک جێنۆسایدی گەلی کورد بە فەرمی بناسرێت. من پێم وتون چاو لە ئەرمەنەکان بکەن. جێنۆسایدی ئەرمەنەکان لە ئاستی جیهانیدا بە فەرمی ناسراوە لە ڕێگای لێکۆڵینەوە. ئەوان پارەیان تەرخان کرد بۆ کۆمەڵێک زۆر لێکۆڵینەوەی زانستی لە ئەمریکا و وڵاتانی تری ڕۆژاوایی و کاتێک بەڵگە و شایەدی زانستیان هێناکە نیشانی دەدات لە ڕاستیدا ئەرمەنەکان جێنۆساید کراون، ئەو کات جێنۆسایدەکەیان لە کۆمەلگای نەوەتەوەی بە فەرمی ناسرا و دانی پیاندرا. بەڵام دەسەڵاتی هەرێمی کوردستان و وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفال ڕێز لە بیرۆکە و ڕای واناگرن و پێیان وایە تەنیا لۆبیکردن لەگەڵ لایەنەکانی بەڕێوەبەری و پەرلەمانتاران بە ئەنجامیان دەگەێنێت. ئەمەش لە حاڵێکدا ئێمە دەزانین لە کۆمەلگای جیهانیدا بە سەدان و ڕەنگە بە هەزاران کێشە هەیە و کۆمەڵێک زۆر نەتەوە یان گروپی ژێرگوشار چالاکن بۆ ئەوەی سرنجی جیهانی بۆ لای کێشەی خۆیان ڕابچێشن. هەر بۆیەش ئەوەی کە بچنە لای پارلەمانتاران بە تەنیا هیچ چارەسەر ناکات. لەو تووشت ئاماژتان بۆ داوە کە گرفتان بووە لە وەرگرتنی زانیاری لانی دەسەڵاتەوە بە نسبەتی ئەو زانیارەکە بۆ کتێوە پێویست بووە. لە هەرێمی کوردستان تێگەشتن لەو بارەوە نییە. لانی کەم بە پێی ئەزمموی خۆم کاتێک لەوێ دەژیام کارم دەکرد و کتێبم دەنووسی. لەوێ بیرۆکراسیەکی زۆر ئاڵۆز هەیە، بەڵام خەڵک وەک تاکەکە زۆر یارمەتی منیاندا. ئەلبەتە ئەمە ساڵانێکی پێشێستا بوو و ئێستا ڕەنگە ڕەوشەکە باشتر بوو بێت. بەڵام ئەو کات تێگەشتنی پێویست بۆ لێکۆڵینەوەی زانستی لەو بارەیەوە نەبوو. و هیچی وایەکتان هەیە کە لە داهاتوێکی نزیکدا ڕەوشەکە باشتر بێ لەم بوارەوە؟ من هیچ نیشانەیەک لە گۆڕانکاری لە بوارەدا نابینم. ئەو ئەقڵێتە بۆ کوردەم بیر لە بابەتەکان دەکاتەوە و هیچ بەرنامە پلانێکی درێژخایانی نییە و بۆیە هیچ گۆڕانکاریەک نابینم. کەواتە شێوازی هەڵسکۆتی خەڵک لەگەڵ ئێوە وەک کەسێکی بیانی وەک ئەزمونێکی خۆش لە ژیانتان ئاماژەی پێدەن، ڕاستە؟
They are very helpful and friendly. خەڵکی کورد زۆر یارمەتیدەر و مهرەبانن، زۆر شت بۆ من دژوار بوو بە نیسبەتی دەسەڵاتەوە، بەڵام چونکە خەڵک زۆر لە هەڵسوکەوتیان لەگەڵ من گەرم و گوڕ بوون، هەموو کار یارمەتیان دەدام و شتەکانم بۆ ئاسانتر دەبوو. بۆیە خۆشم لێ دەگوزەرا لەوێ و هەر بۆیەش چەند جاری تریش سەردانی کوردستانم کردوتەوە. با بچینە سەر نوێترین کتێبتان، ئەوەی کە وەک پێش بەرنامەکە قسەمان کرد بڕیار وایە بەم زوانش بڵاو بێتەوە کەرکووک لە ئاگردا. ئەم کتێبە سەبارەت بە چییە؟ ینی واتە باسی مێژووی کەرکووک دەکا، باسی کولتور لە کەرکووک دەکا، شێوازی ژیان، یا ئەو ڕووداوانی کە کەرکووک بەم دوایانە ئەزمموی کرداوە تا ڕووداوی 16 ئۆکتۆبر باسی چی دەکا؟ I speak also about that. من سەبارەت بە کێشەکانی ئەم دوایانەی کەرکووکیش قسە دەکەم، بەڵام زیاتر هەوڵم داوە سەبارەت بە گۆڕانکاری و ڕووداوە مێژوویەکانی قسە بکەم. سێ جێرانەوە لەسەر کەرکووک هەیە. کورد تەنها جێرانەوەی خۆی دەبینێت، بەڵام تورکمان و هێندێک هاشیرەتی هەرەبەستونەکانیش کە بەڕەگەز کەرکووچین ئەوانیش لەوێ مێژوویان هەیە، وەک فینلاندیەک کە لە نێوان ئەوروپا و رووسیادان وە فێر بوون چۆن هاوسەنجی دروست بکەن و ڕوانگە جۆراجۆرەکان ببینن. ئاواش چاوم لە بابەتی کەرکووک کردووە. من لە کتێبەکەمدا باسی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەریش دەکەم، بەڵام هەوڵم داوە باسی ڕوانگەی کەرکووکیەکانیش بکەم، نەتەنیا کوردانی کەرکووک بەڵکو عەرەب و تورکمانەکانیشی. پێم وایە بە پێی مێژوو کەرکووک شارێکی چەند ئەتنیکێ و گروپی ئەتنیکی جیاوازە کە بە هارمۆنی تێدا ژیاون. هەر بۆیە چارەسەری کێشە ئێستای کەرکووک لە دەرەوەی کەرکووکەوە دێت. خەڵکی کەرکووک ئاشتی و درێژەدان بە شێوازی مێژووی ژیانی خۆیان لاپەسەندە. چارەسەر چی ئێستا؟ دەسەڵاتی عێراقی هاتووە و کەرکووکی بە شێوازێک کنترۆل کردێتەوە دیسان، دوایەوە ساڵانێکی زۆر کورد لەوێ شەڕی کردەوە داعشی لە شارەکە دوور ڕاگردووە، ئەوەی کە ئێستا لەو شارە کورد و دەژید و تورکمەن و عەرەبیش هەیە، بەڵام ئەو ڕەوشەش ئێستا وەنێک کە خەڵک ویستوێتیان مەگەر غەیری ئەوەیە؟ I want to go to the early days of Sykes-Picot. من ئاماژەم بە سەردەمی ڕێکەوتنی سایکس-پیکۆیە، چونکە هەموو کێشەکانی ئێستای کەرکووک بنیان لەو کاتەدا هەیە. سەردەمێک کە عێراقی ئێستا دروست بوو، بریتانیا عێراقی تەنیا بە مەبەستی ئەرکەکی تایبەت پێکێنا. کاتێک نەوتیان لە کەرکووک دۆزیەوە، ئەمە سەرچاوەیەکی ئابووری زۆر گەورە بوو کە هەمووان دەیانویست دەستی بەسەردا بگرن. هەرچەندە من پێم وایە کەرکووک لە بواری ترشەوە زۆر دەوڵەمەندە و ژینگەیەکی دەوڵەمەندی هەیە، بەڵام بە هەمووی ئەمانەوە پێم وایە دەکرێت نەخشە ڕێگایەک بۆ ئاشتی بدۆزرێتەوە. ئاشتی بۆ هەمووان، بۆیە دەڵێم کێشەکە سەرچاوەی بیانی هەیە. ئێستاش ئێران حەشدی شعبی و هەروەها هێندێک وڵاتانی سوننا داعشیان ناردۆتە ناوچەکە. ئەلبەتە بەغدادیش وای نواندە کە شوناسی عێراق وەک وڵاتێک بەسراوەتەوە بە کەرکووک و ئەمەش کێشەکەی ئاڵۆزتر کردووە. وێوە و توانای دەسەڵاتی عێراقیدا دەبینن کە بتوانێت بە شێوازێکی مەدەنیانە چارەسەری ئەو کێشانە بکات، وەک ئاماژە دەدەن بە فەلات نەڵێن لێرە بە متوێش هەموو شتە چارەسەر بووە، ئەو تواناش لێوە دەبینن؟ ئێستا کەرکووک بەرەو جۆرەشی تر لە سیاسەتی تعریب دەڕوات کە دەتوانم پێی بڵێم سیاسەتی بەشیاکردن. ئەو شیعانەی دەسەڵاتی عێراق بەڕێوە دەبن، هەوڵ دەدەن کورد و سوننا لە کەرکووک و دەربنێن و شیعای کۆچبەر بێنن بۆ ئەوێ. کەرکووک بکەن بە شارێکی شیعە، بەڵام ئەگەر لە ڕوانگەیەکی فینلاندیەوە بڕوانیەتە کێشەکە، دەبێت بەردەوام و توێش بکەین تا چارەسەریەکی ئاشتیانە بدۆزینەوە بەو مەرجەی کە ڕێز لە ڕاو بۆ چوونی هەمان بگرین. ئەلبەتە ئەمە تیۆریە. کاتێک ئێران و دەسەڵاتی بەغدامان هەیە کە وابەستە ئێرانین، نازانم چۆن دەتوانین بەکردەوە ئەمە بکەین. ئەوەشمان لەبیر نەچێت هەبوونی نەوت لە کەرکووک هەموو وتوێژێک ئاڵۆز دەکات. خەڵکی کەرکووک خۆشیان دەڵێن ئەگەر کەرکووک نەوتی نەبووایە کێشەیان زۆر کەمتر دەبوو. کریستینا کۆیڤنن، زۆر سپاس بۆ بەشداریت لە موتش تایبەتدا. Thank you for that I could speak here.